بینەرانی ئەزیز و خۆشەویستم سڵاوتان لێبێت. ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەتی تر ئامادەیە تاوەکو پێشکەشتانی بکەم. من ستایش محەممەدی ئەمڕۆ هاتووم لەگەڵ خاتونیگار حەقیقیان کە ژەنیاری ئامێرەکوبەیەکان و دەفات چاوپێکەوتنێکی تایبەتی تر ئامادە بکەین. هەتاکوونێ کۆتایی بەرنامێ ئەمڕۆژ لەگەڵ مابن تاوەکو بزانین شتایەکی تایبەتی ترتان پێشکەشەکەم. سڵاو خاتونجان، تەندروستیتان باشە؟ زۆر سپاس. سەرەتا لە دەستپێکی بەرنامەکەمان ڕێز و سڵای خۆتان بۆ بینەرەکانمان و بایۆگرافیکی بچووک لە خۆتان و ژیانی کاریتان باس بکەن. سلام ئەرزەکەم لە خەمەتەوە و بینەندەگەل عەزیز و محتەرەم. من نگار حەقیقیان، ژەنیاری سازی دەف، 28 ساڵ سنمە، لە سنە بە دنیا هاتکەم، لە 7 ساڵگیەوە خەریکم سازە دەف لێ ئاموهامە خەمەتانە. زۆر باشە، سەرکەوتوبی. ئەمەوێ سەرەتا بەر لەوەی کە باسی لێ بکەم چۆناهی بوو کە سازی دەفت هەڵبژارد و دەستت پێکرد بە فعالیت لەم بواری هونەریە. ئەمەوێ سەرەتا ئەو بزانم چۆناهی بوو بیست کە زەمینەی هونەری هەڵبژێری. حقیقەتەن من ئاغام یانێ باوک بابام تەکەیان بوو وە دەفیش سازێکە ئەلفانی. من لە ناو خانەقا ساز دەفم گردە دەستمەوە، 7 ساڵم بوو لە سازە دەف ئستفادەم کرد باوجودەوە کە نەمەزانی وەلێ لێنە چۆن جۆزە ڕوتینە کارخانەقا بوو دەفنەوازی کەم کەم ئیتر بە مرور زەمان کە لە دەف ئستفادەم کرد عەلاقەمەندیش بووم بە سازە دەف و ئیتر لێ ئستفادەم کرد تایسەکان. زۆر باشەکەواتە بە حکمێک کە لە تەمەنی مناڵیەوە بە بەردەوامی هاتوچۆی خانەقات کردووە وای لێ کرد کە دەفی سازی دەف سەرنجی تۆ ڕابکێشێت و هەڵی ببژێری، وایە؟ یانی علاقەی تۆ لێو دەستی پێکرد لە هاتوچۆت بۆ خانەقا؟ بەڵێ هەر لە خانەقا بوو. ئیتر من کە ساز دەفم شڕۆ کرد و عەلاقەمەند بووم پێ و تەنها سازێ بوو کە من ناسیم و لێ ئستفادەم کرد و بوو بەوەی کە عەلاقەی پێ پەیاکەم و بچانم بە سورەتە جدی ئەدامێ بم. زۆر باشە. لەو تەمەنی 7 ساڵگیە کە دەستت پێکرد فێربوونی ئەتر ئەمێ بچینە ئەوەی کابزام چۆناهی فێر بوویت. چۆناهی ئەم ئامێرە فێر بوویت. مامۆستات کێ بوو؟ مامۆستایەک خاسمنەوە هەر لە خانەقا کە دەفم ئستفادا کرد و لە سازە دەفم لێدا لێنا واقعەن نازانم چۆن بێژم ئەوە ئستفادە کریا لەم سازە ئەوە ساز دریا لێ ساعەتها مەسەڵەن بوو من ڕۆژێ 2 ساعت 3 ساعت ساز دەفم لێدا. ئەو ئەنگەلیشە جۆرێنەوە کیسەکە بێژی ئینستاگرام هەست و یوتیوب هەست و ئاموزشکەل مەجازی هەست و بعد کلاسکەل موسیقی و نەمود بووگە کە توا خانوادەگەل پشتیبانی مناڵ خۆیانەکەن کە بچانن هۆنەر و موسیقا فێربن ئەسڵەن وانەوە وەلێ ئەوە من پشتکارم و تەمرین مەکرد ڕۆژێ 2 ساعت 3 ساعت 4 ساعت تەمرینەکەم بە پێندەستگەلم کامڵەوە بلۆق دەستم بووچک بوو ئەوە تەمرینم بوو پشتەکارم بوو کەیتر گەیگە بە مەرحەلەی کایسە واقعان ساز دەفیەکێ لە سازگەلێکە کە من نایسە 20 ساڵەتێکە خەریکم ساز لێ ئام و لێ ئستفاداکەم و هۆنەرجووم هەست و هەر ئەوە خانەقا بوو بەبایسەوەی کە من مەکتەب و معلمی یادگیریم بێ بە خانەقا. زۆر باشە کەواتەوەی کە تۆ سازی دەفێر بووی هیچ دەورەیەک نەڕۆژی هیچ مامۆستایەک نەبوو خۆت بە خۆتێک وشای کە بەرداوی فێر ببی. باشە حالێن لەو تەمەنی 7 ساڵی کە دەستت پێ کردووە حالێن گەیانوتەتە کوێ سازی دەفەکەت ئێستا مەشغوڵ بە چیت لەم بوارەیە؟ ئایسا هۆنەرجوومە تقریباً 10 ساڵەوەی کە من مجاز بە ئاموزش بووگەم لە تەرەفی ئێرشادەوە توانیگمە ماوەی 7 ساڵەکە من ئاموزشکە ئاکادمی موسیقی بەناو لاوکو حێران تەئسیسکەم وە بتانم هۆنەرجوو ئاموزش بم. نەتیجەی بووگە بەمە لەم. باشە بۆی کە کەسێ ئیزنی ئەوەی پێ بدری جازەی پێ بدرێ تەدریس بکات لە بواری دەفەوە ئەبێ دەورەی تایبەتی بۆ بچێ یان نائەگەڕێتەوە سەر چەند ساڵ سابقە کاری کە خەریک بێت. توا موسیقی کە ئێمە کارەکەین و توا سازگەلێک کە هۆنەرجوو گەلێکە فێر بێ تایم خاسێکی نییە. منێک ئایسەژم لە 7 ساڵگیەوە خەریکم ساز لێ ئام ئایسێشە باز هەم من زەرفێتە مەس بۆ یادگیری
یعنی موسیقی شتێک نییە کە ئێمە بێژین 6 مانگدۆری ئاموزشی هەست 1 ساڵ دۆری ئاموزشی هەست هەر چی شتی هەڵەگەڕێتەوە بە تەمرین تەمرینە فەردی ئایسەگە بزانت ئەتڵاتان بێت و کلاسکەل ئاموزشی بووگەسە هەفتەی 1 جەلەسە ئەو 1 جەلەسێشە نیم ساعتە بە خاطرەوەی کە تەمرینە فەردیە کە لە ناو تەمرینگەلێک گروهیا تاسیردانێ بازدەهی کە تەمرینە فەردی هەسی لە هیچ ئاموزشێکان نییە ئێوە ئاموزش خۆتانەگرن هەرچی شتا هەڵەگەڕێتەوە بە تەمرین فەردی هەر تایمێکیش کە بگوزەرێ باس هەمەوە یەک نەفەر زەرفەتی یادگیری هەست پس بە نەزە من زمانێکی بۆ معەن نەکریاگە کە بێژین دوای چەندێکەوە ئێماتین ئەو یادگیریە فێربین یا بگەینە نەتیجە ئەسڵ شتێک وان نییە لەوانی زۆرینە چ من چ بینەرەکانم وا بزانین کە دەف شێوازێکی زۆر سادەیە تەنیا ئاموزی شێوەی حرەکاتی دەسا چەندانە حرەکاتی تایبەت بێ بەس ئەمە سەبارەت بۆ گفتوگۆمان هەبێ کە ئەو ئاموزشە کە تۆ بە هونەرجوەکانیت ئێ لە ڕۆی ئەو کتێەوە چۆناهی ئاموزیشانی سەرەتا لە چیەوە دەست پێەکەن ئەوەڵ جەلەسەی کە من بۆ ئاموزش ڕۆکەم ئەسڵ ناچمە سەر نۆت ئەسڵ ناچمە سەر سازگردن ئەسڵەن شتێک کە تۆزێ حام بۆ هۆنەرجوم ئەوڵەنەوە ستایلە دەفنەوازیەسە کە بزانێت چۆن ئەشێ دەف بگرێتە دەسەوە کە وەختە بینەندەی خەریکە تواشایەکە هیسە چا کەسێ مۆبتەدیە چا مدەڕسێکە چه ها لە جەشنوارێکە سەد خوار سەسحبان ئەو سازە جۆرێ بگرێتە دەسەوە لە ئەوڵەوە کە بینەندە بزانێت کە واقعەن نەوازەندێکە مەخصوسن لە دەفا متەسفانە سریک لە هۆنەرجوەکان وەختە سازێ دەف ئستفاداکەن ئەو نەوازەندە کە خەریکە ئەو سازە ئالێ لە پشتە سازەکە و گوم بووگەیانێ بینەندە ناتان ارتباط بگرێتێک یا ها لە پشت سازەکە من هەمیشە ێژم بە هۆنەرجوەکانم کە ئێوە ئەشێ دیار بن لە پشتەوە دەفەوە کە بینەندە تەک ئێوە ارتباط بگرێ ناوەیکە لە پشت دەفەوە بن جەلەسێ ئەوڵ من فقط لە مۆرد ئێستای لە دەفنەوازیە لە مۆردەوەی کە چۆن ئەم دەسە بگیرگێتە ملدەفا چۆن حرەکات دەست ئەنجام بدرگێ لە ملدەفەکە چۆن تەمرین بکردگێ وە شتێکیش کە من بە هۆنەرجوەکان مێژم ئەوسە کە خۆیان بوینن لە حاڵ تەمرینە یعنی حرەکەتی بەستە نەوێت کە ئیشتباهن هەر لێبن هەر لێبن هەر لێبن بۆ جەلەسێ وڵ هەر چێک کە فێربی لە 1 2 جەلەسێ وڵا هەر چێکە ئەنجام بێت تا جەلەسات ئاخریش هەرەوەسیانەگە ئەرشتبا ساز لێبێت تا ئاخر هەرشتبا ساز لێ ئای من جەلەسێ ئەوڵم وا دەست پێکەم و مابقی جەلەساتەکەیش هەر چێکە ئاموزشیان پێبم بە زوانێک سادە یانە سادەتەنین ڕەوەش ئستفاداکەم بۆ هۆنەرجوم دوای تەدریسەکەیش فیلمێک کۆتایان لیام هەلۆ لەحزا پێ ئام کە بتانێ ئەو جەلەسەکە کە خەریکە تەمرینەکە بەلەوە بێتەوە بۆ سەر کلاس ئەگەر خەریکە ئیشتبا ساز لیا یا مشکڵێکی هەست تانی ئانلاین ارتباط بەرقەرار کاتەکەەوە تایسە توانیتان هۆنەرجوویەک بگەێنن بۆ مەرحەلە وەکو خۆت سەرکەوتوی لێجەر بێ بتوانێت مەقام بەدەست بێنێ بتوانێت بەشداری فستیڤاڵەکان بکە ئەرەوەڵا هۆنەرجووەکان شکر بۆ خوا هۆنەرجووگەلێ فرەمۆستەعێت هۆنەرجووگەلێ فرە تەلاشکردن چەندان لە خانمەکان لە مەختەئێ ئۆستانیە لە ناو دەبیرستانەکانە مسابقاتێکیان بەرگۆزار کردو کە دوودانن لە هۆنەرجووەکان مەقام ئەوڵیان ناوەردان لە هۆنەرجووەکان مەقام سێوەمیان هاورد بوومانم کەسکە لە دوایێشە وتم کە کۆرۆنا هات وەقفێکی خستە بین مسابقاتەکە ئیشەڵا لەم 1-2 ساڵی کەیتر بە خەریکە بەڕۆیە چێ دوارە مسابقات دەف حتمما دوارە هۆنەرجووگەلێکمانەوەی کە شرکتکەن لە مسابقاتە لە جەشنوارەگە لە مەقام بێنن هەر وەک قبل و بات من هۆنەرجووگەلێکم بوو لە نەنەڵا باوجودەوەی کە ئەسڵ نە کلاسێکیان بۆ بەرگوزار بوو نا هۆنەرجووگەلێ بوون کە بێژی قبلەن سازیان کار کردو واقعا هۆنەرجووگەلێ فرئاگا و مستعد بوون ئێمە هەفتەی 1 جەلەسە کلاسمان بوو بەیەکەوە بە سورەتی گروهنەوازی شەنجامەوە من کلاسەکانم لە سنە بە سورەتی خصوصیە هەتا لە ئاموزشکاکان ئەوەسە کە تایمێ مختصاین بە 1 نەفەر هۆنەرجوو تایمێک کە توایێ هۆنەرجوو تر تێتە سەر کلاس وەلی ئێنە بە سورەت گروهی بوو ئەدی کە چند نەفەر هۆنەرجوو بە یەکەوە ساز لێ
واقعا هەنەرجوگە لێ بوون کە بنیام لەزەتیە بن لە دەف لێدانیان وابوو کە ئێمە دوای 4 جلسە گروهنەوازیمان شڕۆ کرد لە تەرەف حوزە هۆنەریەوە هاتن و فیلمیان کرد لە مناڵەکان ئەو نەبۆیان جالب بوو کە مناڵەکان لە زمانی فرە کۆتا ئەم بازدەهیانە بووگە هەر هەسما هەنەرجوگە لێ کە شرکت کەم و مسابقات و مەقامیش بێرن زۆر باشە سەبارەت بە مسابقاتی دەف کێبڕگەکان وا ئیتر ساڵانەیە لە ئوستانەکانە لە کشوەرە یاخود لە خودی سنەکە بەرگوزار ئەبێت زیاتری مسابقەکانتان لەکوێیە ئوستانیە بۆ هی دەف یاخود کشوەریش توانن بەشداریکەن نەخێر ئێستا مسابقاتەکەی کە لە سنە بەرگوزارەوێ بینولملەلیە سەد کەسە ئەو سەدحی بینولملەلیە مسابقات کشوەریمانەز ئۆستانیمانەز مسابقاتە بین دانیشتجوویمانەز بعد مسابقەی جوانمانەس ئێمە هەرچێ ساڵ بە سوێتە کشوەری بە سوێتە ملی بەرگوزارەوێت لە تارانە لە تالارێ وحدە تاگەشت تاران بەڵێ بعد واقعاً ساز دەفگەیگەسەوە حەدەکە لە ناو ساڵ ئامینی 10 بار 20 بار جەشنوارە بەرگوزارەوێت لە سەتەکەل بانە کشوەری بینولملەلی ملی وەلی بە حکومی کایتر سنە وەکو شارێکی لە ڕووی دەفەوە لێرە سەبکراوە بزانم زۆر مسابقەکان هەر لە سنەوەڵا ئێمە ساڵانە بەرنامەیەکمانەس بە ناو جەشنوارە بینولملەلیە نەوای ڕەحمەت لێنە بەرگوزارەوێت و کولەن لە تواو شارەکان و مهمانگەل کشوەریش هەست ئەساتی تێ گەورەک تێن و توا و نەوازەندەگەل سازە دەف جەمەونەوە بەرنامێک بەناو هەزار دەفی وجودی هەست کەمینی لە فردۆسیە 1000 دانە دەفنەواز خەیکن بە یەکۆ ساز لێیان زۆر باشە کامێک لە مسابقەکان کە ساڵانە بێت یان خود ماگانە بە بەرگوزارە بێ بۆ دەفزەنێ بۆ کەسێک کە ئامێری دەف ئەژەنێ گرنگە بێ حتمما بەشداری بکات مسابقەی دەف جەشنوارە ئەوە نییە کە بێجی حتمما ئەشێ شرکت بکە لەخەرە ئەو هەنەرجێشی ئامادەگی بێ بعد ئێمە دوودانە بەخش داوەریمانەس بەلەوەی کە ئەسڵ واردە خۆ دەبەخشە ئەسلی مسابقەکەبی داوەرگەر بازبین تێن فیلمێک لەو نەوازەندە کە قبلەن ئێرساڵ بووگە تواشاکەن ئەگە بزانن کە ئەو هەنەرجووە واقعان مۆستەعدەوە هەست کە بتانێ ئیجرا بکە نەوازەندەگی بکە ئەوان تەی دیەکەن ئەچێتە بەخشە ئەسلی جەشنوارە و داوەرگەر لێتر بازم کاری تەی دەکەن و لاخرۆ لە جەمەیارە ڕێیان بۆ هۆنەرجووە یا ئەوی سەر ژەنیار سازە دەفە ئەوە نییە کە بێجی حتمما نەشێ هۆنەرجووی شرکت بکە سریکی هەستی واقعان سازێک ڕێکوپێک و جوان لێ ئافێرەوێ ولی ئەسڵەن هیچ مسابقەیەک و جەشوان شرکەتی نەکردگە شتێکە مەیلی ئەمە ولی خۆ بلەخەرە ها لە سەر ئەرکش سەرشان توان وازەندەگەل لە کە وەختی خەریکن کارەکەن و ساز لێئان و شتێک فێربووگن بینن نەمایش و لە ناو جەشوارەکانە شرکت بکەن. باشە ئێوە وەکو مامۆستا و کەسانە هەڵەبژێرن هونەرجووەکان مامۆستاکانن کە هونەرجووەکان هەڵەبژێرن بۆ مسابقەکان نەوەڵام مەگەر هونەرجووەکان خۆیان گەرێکیان بێ شرکتکەن و پیشنهاد بن بە مامۆستاکان کە ئێمە گەرەکمانە شرکتکەین بۆ جەشنوارە و ئەو مامۆستا تێکیانە کار بکە یا ئەوەی کە نا لە ناو ئاموزشکاکانە بزانن هونەرجووگە لێ مۆستایت هەست بێنیان استفادە بکەن و بێژن پیان کە ئێواتان لەم جەشنوارە شرکت بکەن و ئەتان بەشدار بن وەگەنە لە هەر سوورەتێکە بلەخەرە شتێکە کە مەیلی ئەوەی کە تاو هەنەرجووە ئەحساس نەکا کە ئامادەست بۆ ساز لێدان ئامادەست کە لەبەر چاو بینەرگەل مەسەن لەبەر چاو بینەندەکان و بتانێ ساز لێ بە ئەو ئارامیشە بێ کە بتانێ خۆی کۆنتترۆل بکە ئەو قەسەگەلەکە حفزی کردگە ئەوڵ تا آخر ڕێکوپێک بیالێ ئەسڵەن کەسێک انتخابی ناکە کە بێجە حتمما تۆشی شرکت بکەی مەگەوەی کە خۆی و توانایی لە خۆیان باشە بۆی زیاتر لەسەر بەشی مسابقات ومانە ڕۆشتم ئەزانم لەوانی کە بینەرەکانمان مەراقیەوە بکەن کە سەبارەت بۆی کە ئەگەر کەسی حەزی لەم ئامێرەیە ئەگەر هاتن ناوی چەند ساڵ کاری کرد چۆنایە توانێت بەشداری مسابقەکان کە لەوانی پرسیاری ئەوانیش بێ بۆیە زۆر لەسەرم بەشە ڕۆشتم بەس ئەمێ ڕێی خۆت لەسەرم شتە وەربگرم کە ئەگە خۆت بۆ نمونە کۆمەڵە هونەرجوو لە بەردەستت دابن وەکو مامۆستایە کە چەند ساڵە ئامێری ژەن ئەژەنیت کەسێک تۆ سەرەتا هەڵەبژێری چه هونەرجوویە دێتە بەرچاوی تۆ لە ڕوو چی شتێکی وایە لە ڕوو زیاتر تواناییەکەیەتی یا لە ڕوویە کە هەستەکەی بۆ نمونە حرەکەی دەستی تایبەتر لە ڕووی ژەنینی دەفەکەەوە تو خودکو مامۆستایە زیاتر سەرنجە بۆ چ شتێک لەمانە ڕائکێشێتە ئەو هونەرجووە هەڵبژێری بالاخره وەختێک کەسێک ئەو توانایی لە خۆی ئەمینەی کە بێ شرکت کە و چەند
100 نەفەر بێ بیوینێ لەخەرە چەند فاکتۆر لە کناریەکە هەست بۆ منێک کە گەرەکم بێ ئەو یەک نەفەرە انتخاب بکەم کە توانایی هەست شرکەتی بکات لە مۆسابقە لە ئەو پێوەرانە و معیارانە. یەکێکی ئەوەسە کە ئێستای لێ دەفنەوازیەکەی ئەوەی کە قەبلەن لەسەری سۆبەتم کرد ئەو شتیە ڕێکوپێک بێ دوێ کە قەتعەگەلێک کە ئامادەی کردگە شتێکی جوان و ڕێکوپێک و ڕەبتی بێ بە یەکەوە یعنی سەرروتای ئەو تەکنەوازیە مشەخص بێ قەشەن فکر کریاوێ لەسەری قەشەن بەرنامەڕیزی کریاوێ بە هەماهەنگی و بدرگێلێ سێوەی کە حرەکات دەستی دەستگردنی ئەو جۆرە کە ساز لێ شتێک بێت تایبەت بلەخەرە چەند فاکتۆر لە کناریەکە قەرارەگرێ باس هەمگشتی هەڵەگەڕێتەوە بۆ ئامادگیە کەسێک کە ئامادگیەزم چەند فاکتۆر بە صورت ناخۆدا لە کناریەکە قەرارەگرێ کەپتانێ شرکەت کات و سازێک لێ باکە دەرخۆرەوە بێ کەپتانی مەقام بێت. زۆر باشە خۆت ئەمەوێت کەیسە لە سەبارەت بە کارەکانی خۆت قسەمان هەبێت خۆت تایسە بەشداری چەند فستیواڵ چەند جەشنوارەت کردووە لە سەبارەت بۆ جەشنوار و فستیواڵن کە تایسە بەشداریت کردووە هەر کامێکی قسەمان هەبێت لەسەری. پانچاو هەوڵ جەشنوارێک کە من شرکەتم کرد 10-12 ساڵەمەوە بەربوو جەشنوارەیە ذکر و زاکرین بۆ گەیشتبانەکەم نای خاص نییە خاترمە بەڵێ هەر لە سنە بوو بعد مەقامی سێوممان هاور ئێمە ئەوەڵ تەجروبەم بوو لەوەی کە نەوازندگی بکەم لە ناو جەمعێکاوە لە بەرچاو کەسگەلێکەوە کە خەریکن تواشاکەن و ڕێیان و داوەرگەلێ فرە قەدەرمان بوو ئاغای ساکت ئاغای شەکارچی بعد ئەوە ئەوەڵ تەجروبەم بوو لە ئیجرا فەوقولادەیش تەجروبەی خاسێ بوو جۆرێ بوو کە داوەرەکان دوارە دەرخاستیان کە باوجودەوەی کە چەند نەفەر نەوازەندە بووین خانم بووین فکرکەم 10-12 نەفەر نەوازەندەی خانم بووین ئەوەڵ تەجروبەیشم بوو لە بانسنەوە وتیان کە ئەو خانمە تەکنەوازیک ئەنجام بات. سەبارەت بەوەی کە قسە بکەین کە یەکەم جار کە باست لێ کرد ئەو ئیجراتە بوو لە جەشنوارێک بوو بە شێوازی گروهی هەستت چۆن بوو بۆی کە یەکەم تەجروبە و ئەزمونت لەو جەشنوارەیە بەدەستێنا چ هەستێکت هەبوو لەو کاتەیە بۆ ئەوەڵبارێک کە شرکەتم کرد لە جەشنوارە و چوومە بانسن خۆ بەسەرسێ فرم بوو فرەفرە یان جۆری بوو کەفتەسکەلم ئەرەقی کردو و پاگەلمە لە زیابەت وەختێکە ئەو گشتە بینەندەمادی کە گشتی هەواسی هابێمەوە کە چۆن ئێمە ئیجراکەین چ قەت ئەگەلێ لێ ئاین هەر یەکسەر ناودڵ مایەتل کورسیمە خۆن ئەحساسمە کرد چەم حفز کردگەوە چەم تەمرین کردگە مدەتە هیچ شێک لە فکرمانەماگە ئێسترسێ توا وجود میگردووە لێ خۆب هەرەوە چەندێقی ئەوەڵە بوو دوای وەیتر فرە ڕاحەت دەرتباتم بەرقەرار کرد هەم تەک ئەو کەسکەلەکە تواشامیانە کرد با تەک فەزاکە جەف فەزاکە فرە بۆم سەنین بوو لە ئەوەڵە واقعانە ترسیام وەلێ ئایسەی ترنا بە مرور زەمان وەختێک کە زەمان نەگوزەرێت و ئیتر تەجروبە بنیام کەس بکات و
بۆ چەندین بار پرسەریەک ئجراکەیت و بەرنامەچیت وەبینی کە گشتی فقط بۆ سازە و ئەسناسەیە ئیتر واقعاً فرە ڕاحەتەوێتەوە بۆ فرە ریلەکسرە چیتە سەر ئجرا سەرسن ئجراکەی ارتباتەکری ولی بارەوە واقعاً سەخت بوو واقعاً سەخت بوو. ئەلێ یەکەم ئیجرای خۆت ڕازی بوویت ئەو شتێککە ئەدویست ڕوویدا؟ ئەرێ وەڵا فرە خاس بوو شکر توا ئیجراکانم شکر بۆ خوا خاس بوو بەتان لەحظە. کام ئیجرات بوو لەسەر لە جەشنوارە بوو بێت لە فستیواڵێکی تایبەت بوو بێ زیاتر تۆی بە خەڵک ناسان زیاتر بۆ هۆی دەرکەوتنی تۆ؟ وڵات جەشنوارەی ڕەحمەت بوو کە فرەتر منی معرفی کرد بە مردم چۆنەوە بوو کە من لە شارسنە زندگیەکەم بلەخەرە لە لەوای ڕەحمەتی چۆن لە شارسنە بەرگوزارەوێ فرێک لە هاوشاریەکان خۆم لەو بەنامە منیان ناسی واقعان جۆرێ بوو کە ئایسا کەسکەلێک کە من ئەناسن فرەتر هاوشاریەکان خۆمن واگەیش لە شارگەر ترۆبێ بازم هەر بە وەسیلەی جەشنوارەوەی ڕەحمەت یا جەشنوارەگەل دەفێکە بەرگوزار بوو گەمنیان ناسیگە. زۆر باشە لە ئێستاە حالیەن بەتایبەتەمەوێت لەسەر ئەوە ڕێی خۆت بڵێ کە گەنجەکان لەم سەردەمە ئێستاە بەتایبەت لە گەنجەکان پێشوازیان استقبالیان بۆ فێربوونی سازی دەف چۆنە یعنی ها بەتایبەت لە گەنجەکانە بزانم استقبالی باشی لێکن پێشوازی باشی لێکن یان ناڵی هێشتا کەم ڕەنگ بۆ تۆ لە نێوانیان؟ وڵا خۆ خاسە وەلێ بلەخەرە ئەیژم چۆنیسا فەزایك بەناو فەزای مەجازی و ئینستاگرام هاتکۆفرە ئاموزشکەلی مەجازی هەست فرە چتکەل با بووگە کە قەبلەن وانەوە بلەخەرە خۆب هەر سازێک ئەوە نییە کە بێژی کام ساز فرەترین مخاتەبی هەست یا مەسەڵ سازێدە فرەترین مخاتەبی وان نییە بلەخەر کەسێ ئەو علاقەی خۆیە پەیاکاتەوە سازەکە گەرەکیە فێرەوێ بۆ ساز دەفیش واقعان نازانم کەیسە بە چه سوورەتێکە ئەو گەنجگەلمانە چه علاقەیان بەەوە هەست من هۆنەرجوەکان خۆمە بینم وەلێ خۆب تعدادیانمە شەڵا فرست ئەوە نەوێت کە کەمڕەنەوە بێتەوە ئمە جەشنوارەگەل فرەمانەستکە نەوازەندەگەل لێ فرە لە کنارێکا دەفلێ ئان کە واقعان ئەو هۆنەرجوگەلە لە سازگەلترا شاید بێژم فرە کەمتر بوو بەنسبەت بە زۆر باشەیە و کەسانی کە سەردانی فێرگەکی خۆت ئامۆزشگاکی خۆتەکەن زیاتر لە چی تەمەنێکە داواکاری لێکن کە فێریان بکەیت؟ معموڵەن 18 تا 25 ساڵگی سنێکە کە هۆنەرجوەکان من مراجعاکەن بۆ فێربوون ئەنگۆ شماریش هەست کە سنە 35 ساڵ بەرۆبان کەسکە لێ بن کە ئیتر واقعەن ئەو خەلایانە لە زندگی خۆیانە دیگە کە واقعەن احتیاجێکیان هەست بەوەی کە سازێک فێر بن بۆ ئارامش ڕۆحیان ولێ تعداد فرەتریان هەرسن 18 تا 25 ساڵگی. باشە ئەمێت قسەمان لەسەرمە هەبێتکە هەروەی کە سەرەتا بەرنامە ئاماژەت پێداوتت لە تەمەنی 7 ساڵیمەوە من ئەم ئامێرەم ناسی و تێکەڵاوی بووم و بەرداوامی ڕۆژانە ڕاهێنانم هەبوو تا فێری ببم. شتێک لە نیگار شتێک وایەکە لە نیگار کە بیهێوێت ئەمە بکاتە ڕێگای ژیانی ئەم هوەرە و بەردەوام بێ لەسەری هۆکاری بەردەوام بوونت لە تەمەنی مناڵی و هەتاکوونی ئێستا چی بوو؟ ئەزانی چۆنە بنیان وەختێکە لە مەسیرێکا قەرارەگرێ کە ئەو مەسیرە هەر تکرارەوێتەوە واقعانەوەی کە دڵی لێ بکەنی ئەوەی کە لەو مەسیرە لابەی سەختە. من چۆن ئاغم باوام خەلیفە بوو تەکیە و خانەقای بوو 2 ڕۆژ لە هەفتە تەکیە بوو ئەم بەرنامە فرە ساز دەف شتێک بوو کە من فرە تەکیارتباتم بوو بعد ئەو مەسیرمەی تر هەر خەریک بوو تەیە کرد کە گەیمە ئەو مەرحەلەی کە وەختێ چوومە دەبیرستان من هەر ناوتەکی ئەم سازمە لێدا هەر لەو مەرحەلە بێژین ماوە وەختە چوومە دەبیرستان و بەرنامەگەلێک پێشات موسیقیۆمانە کە سازم لێدا و شرکەتم کرد لە مسابقەگەلێکە بین مەسەڵەن دەبیرستانەکان و مەدرسەکان بوو ئەو ڕەفێگەل من لە کلاسا بوون ڕەفێقەلێکم بوو کە لە کلاس دەفابوون تعجبیان گاوت لای کیۆ فێر بووگی تۆ ئەچی بۆ کام کلاس لای کام ئوستادەچی تر ئەوە بوو بە ئەنێرژیک بۆم سەکوی پەرتابێ بۆ من کە بزانم کە واقعان جێگەم هەست من فرە لەگەل هامە بەرەوانەی کە ئەچنە کلاس باوجودەیە کە من واقعان کلاسێک نەچووگم کەسێ نێوت کە پێم کە دروست و غەڵەتی ئەم سازە چۆنە ئیتە ئەلاقەم پەیا کرد کەم دوای ئەو مسابقاتە منیان ناسی گروهەکان پیشنهاد کاریان پێمدا ئاموزشکاکان پیشنهاد تەدریسیان پێمدادی کە مسابقەگەل فرەتی ئەمدی کە فرە کەسکەلی تر خەریکن ئەمان ناسن بە ناوێ دەفۆ ڕێگەی پیشرەفتم هەست ئەو بووە پلەیەک تەرەقی بۆ من کە بتانم سازەکە ئێدامە بم و تام جێگە کەیسە گەیگ مامە خەمەتەوە سەرکەوتوبی جگە لە سازی دەف سازێکی ترەیە کە
ئێستا کارت کردی بێ لەگەڵ یاە سازێکی ترێکی ئیلاقەت پێ بێت و حەزکی تاقی بکەیتەوە؟ وڵا بەجۆز دەف من باقی سازە کوبەیەکان بەجۆز تۆمبەک ئەزانم کارەکەم، کاخۆن کارەکەم، بادزەرب کارەکەم، ئەرز بێتە خەمەتانسە سازێکە قەرارە بیسێنم هەنگدرامە فرە حەزەکەم کە فێر بم ئەوە لێ عەلاقەی شەدیدم هەست بە سازە دیوان. کاریشم کردگە قەبلەن مدەتێ فرە کۆتا کارم کرد نەوە قسمەت کە دوارە ئەدامەی بم ولی حتمما هاناو بەرنامەما کە بچمە کلاس دیوان و بە سوەتی جدی ئەدامەی بم. زۆر باش هەستەکەی زۆر زۆر جیاوازیە بێ لەگەڵ سازەکەی خۆتە؟ نەواقعان دیوان و دەفرە بێک نزیکن واقعانەوە سای ئیلهام بەخشە کەسیان من لە هەتیانە ئەحساس یەکەم شتێک جیاواز نبینم مەسڵەن ئەگەر شای بم تا ڤیۆلۆن لە فکر تەرزە فکر خۆما جۆری وایە کە بە یەک فاسڵێکیان بێ وەلێ دیوان و دەفنا ئەحساسەکەم فرە بێکۆ نزیک. زۆر باشە جگەل لە دەف کامێک لە سازەکانی تر زۆرتر کارت کردووە؟ بەجۆز دەف کاخۆن فرەتر کاخۆنم کار باشە چی وا لێ کردی چی وای کرد لە تۆ کە ئێستازی دووەمیش هەڵبژێریوە تاقی بکەیتەوە؟ بالاخره وەختێ سازێک لێ ئای سازگەلێکە مشابه ئەوەن وەتانی لەو تکنیکە کە مەسڵ من لە تکنیکە دەفنەوازیەکەم استفادەکەم لەبان سازێ کاخۆنەوە بالاخره بەیەک نزیک بۆ هەم ساییان هەم لێدانیان ڕاحەتر بوو بۆ من. سازگەلێک کوبەیش خانوادێکە گۆرە دەفە دایرە تۆمبەکە تێمپوان دۆڵە ئەم سازگەلە چۆن مشابهن ڕاحەترێکە فێربوونی هیچ بە خاطرەوە حەزیشمە کرد بە ئەوەی کە بتام کاخۆن فێر بم. هەر لەسەری بەردەوامی سازی کاخۆن؟ وەڵا کەم و بێش نەفرە. زۆر باشە ناتەوێت لەمە بەدواوە زیاتر تێکەڵاوی بیت و بەردەوام بی لەسەری جێشنوار و فستیڤالش بۆیش بەشداری بۆ چە نەفرێشان ناوبەرنامە حەزەکەم کلاسەکان بچم لێ فرەتر لە کاخۆن دیوانەکان ناوبەرنامەمە کە بە سورەتی جدی ئەدامەی بم و بتانم سەبارەت بە جشنێک کە پێشکەش کراوە بەرگوزار کراوەوەی کە 1000 نەفەر دەفیان ژەنیوەز من زۆر زانیاریم لەسەری نێمەوێت سەبارەت بەمەی کە هەر لە شاری سنە ئەم مەراسیمە بەرگوزار کراوە قسەمان بۆ بکەیت. وەڵا ئەم یەک ساڵەکە سنە بۆ شارە خەلاقی موسیقی ئەلبەتە هەر لە قەبلیشۆ چۆن جەشوانە بینومەلەلی وتم دەف بەرگوزار بوو جەشوارەی کشوەری دەف لێرە بوو هەر ساڵ بەرگوزارە بێ چون کەسکەل فرێک ئەلبەتە شارس نەخۆی نەوازەندەی فرست دەفنەواز بعدی تر چۆن لەو مسابقە فرێکتر لە هۆنەرجووگەل و نازانم نەوازەندەگەل دەفتێن تقریبەن نایانیاگە جەشنی 1000 نەفەرەی دەف بە سوورەتێ 1000 نەفەر دەفنەوازی سە یا لە ئەمارەت خسراوە میساڵ کە لە ئەم فردۆسیە بەرگوزار بوو گشتی بە یەکەوە چەندانە سەرپەرستێن ئاهەنگەکانە خوێن و ئەلام ئامادەگیەکەن بە مناڵەکان کە چە ڕیتمگەلێک لێبن و 1000 نەفەر نەوازەندە بە یەکۆ ساز لێە مەعموڵەن بووگەسە ئەوەی کە هەر ساڵم جەشنوارەی دەفە بەرگوزار بێیانێ بە سورەتە ئیفتتاحیە توان نوازەندەکان و هۆنەرجووگەل و کەسکەلێکە دەفەزانن بەلی و ئەتانن کە بەشدار بن لەم بەرنامە گشتیان بە یەکەوە ئەو چەندانە ڕیتمە لێیان و ناویانە جەشنە 1000 دەف ساڵانە هەر هەیە ئەم چەند ساڵە کە جەشنوارەی دەف بەرگوزار بووگە بووگە باشە وەکو گروپ بەشداریت کرد یا تەنیا خۆت ئیتر بە سورەت داژن پێ گروهی ترێمە تەک نەفەرەکاتی گروهەکان بێکۆ جەماونەوە می شرکەتم بووگەم چەند ساڵێ وڵا باشە خۆتان داواکاریەکەن کە منشەمەوێت لەم جژنەوە بەشدار بم یا خودنا ئەو کەسانی کە ئەزانن وەکو تۆ وەکو خانمێکی سەرکەوتو وەکو تۆ داوایان لێکن کە بەشدار بن ناو مەراسیمە فراخانان ئەلامەکەن کە لەو تایمە جەشنە 1000 نەفەرەی دەفمانە سوان وازەندەگەلێک کاتانن گشتیان داوەتەکەن کە بتانن بێن شرکەتکەن و مێشوک باقیەکەی شرکەتەکە زۆر باشە ئەمە زڕید لەسەر شتێک وەربگرمەوەی کە ئەڵێنەوە کەسانی کە تێکەڵاوم بە دنیای هونەر ئەیسا بواری مۆسیقایە بواری ژەنینە بواری وێنەکێشانە سەر جەم کۆمەڵ تەواوی هونەرەکان کاریگەریەک تەئسیرێک لەسەر ژیانی تایبەتی خۆت دروست دەکات بالاخره کەسێکە هۆنەرمەندە یا تەک هۆنەرە بالاخره سەرروکەلەی هەست یەک زەڕە
ئەحساسەکەم سۆری فرەتر لە بنیامگەل عادیە وەلێ خۆ ئەو کەسیشە کە بازم کار هوەریە کافرە دڵناسکە فرەتر لە گشتی حساسە زانیێژم چاوە لێ خۆی زودران وەلێ خۆب سەبری هەست ئەتانەی بە ئارامشەوە تفاکە لێکە کەفێ بەرخۆردکە بە خاترەوەیکە ئەو سازە کە لێە کەسێکە هوەر کارەکە کەسێکە هوەرمەندە بالاخره ئولگویکە شاید بۆ یەک نەفر شاید بۆ دە نەفر شاید بۆ فرە کەسکەل بالاخره بەخاتر ئەو سازە کە کارێکە بەخاترەوە هوەرە کە هەستی بەخاترەوە ناوەڕستمەکە هەستی کەمێ محتاتر لە مقابل بنیامگەل ترا ڕەفتارەکە هوەرە لەبان زندگیە و سەبری هەست ئارامشی هەست ئارامی لە مقابل مشکلاتێکە پێش دێ لە مقابل شتگەلێکە تێتە سەر ڕێگەت فرجی ئاواستر حرەکەتەکەی نسبەت بە باقی لەم چەند ساڵ تەجروبەی کاریەت ڕووداوێکی خۆش پێش هاتووە بۆ دەستە لەگەڵ خۆت بوو بێ لەگەڵە گروپانە بوو لەگەڵ ئیشێکردبیان خۆت لەگەڵ هونەرجوەکانت بوو بێ ئەگەر هەیە سپاس دەکەم بۆمان باس خااترێک خۆش کە من هەسم هەمیشە تاریفم کردگا دۆرەی کارشناسیەکەم ترمێ سێڤۆم بووم بعد فرە ئەوانگە لە کۆنسرت و جەشنوارە بوو من واقعان داین لە کلاسەکانم هەر نەمتانی شرکت بکەم سەختگیرترین ئۆستادیشمان بوو من ڕشتەی مهندسی معماری مەخۆن گشتی ێزانی کە منە کەفمەوە ترمە واقعان شرکتم ناک لە کلاسەکان ئیتە چۆن کار هۆنەری مەکرد لەم نهات کە وێڵی کەم کۆڵی زەحمەت مەکێشا هیچ جۆرەیش ئۆستادەکەم مەسەڵ ڕازی ناوە بعد هەرموت کە من مسابقەم هەز من جەشنوارم هەز من کۆنسرتم هەز بعد ڕۆژێکە چین بۆ تەحویل پرۆژە هەڵگەڕیاوتی خان مەقیقیان ئەم گشتە تۆ ئێژی من سازدە کارەکەم و جەشنوارەچم و ئەملاچم و ئۆلاچم و ئەگەر تۆ تانیت وەکام کەنیشکە ساز لێبەی من نمرەکەت بیست بێ ئام میشتم بزانم کیاتە نیشانی چێژێ نا یوتیوبە فیلمێکی هاوردایان لە تەکنۆلۆژیەکان خۆم بوو بەد جال بەسن ناوێکم نووسیا هیچێ وتی ئەگە وەکەم کەنیشکە ساز و دیار نەبوو فرە دوو لیباسی نارنجی لەبەرما بوو دقیقا دومین ئجراک بوو کە من دوایەوە ئجرا ئەوڵمە کەوتم جەشنواری ذیکر و زاکرین بوو دومین ئجراک بوو کە من چوومە سەرسن فرە مناڵ بووم بعد لیباسی نارنجی لەبەرما بوو سەروێ نوشتم بەست و وتی ئەگەر وەکەو کەنیشکە ساز و لێدا میش قەسەم و قورآمت ئۆستادەوە خۆم وتی نە من نازانم ئەگە وەکەمە ساز و لێدا باشە تۆ قەتعەکانم لە فکر بوو دەفەکەم هاوردە و دەفمدا لێ و بعد من واقعا نەمزانگە کە تۆ ئاوا کارەکەی نەمزانگە ئەویشە توی چۆن هیچ شێک مشەخەس نێفا کەنیشکێکە لە دوورە و بە لیباس کوردیەوە خەریکە دەفلێ ناوشتنەوە بوو بە خاترێک خۆش من هەر ئەو ترمە ئەو دەرسە بیسم کرد بە خاترەوە دەفنوازیمە زۆر باشە چی وای لێ کردی هەتاوەکو شێوازی کارکردنەکە دەچێت لە ماڵەوە و لە گروهەکان و لە بەشداریکردن لە فستیڤال و جەشنوارەکان بێنێتی دەرەوە وەنێو فێرگەیەک ئامۆزشگایەکدا بنی تاوکو کۆمەڵێک کەسی تریش کە حەزیان لەم بوارەی تۆی ئەو هونەرێکە چەند ساڵە بە تەجروبە و بە ئەزمون و بە سەختی جەمت کردو فێری ئەوانیشی بکەیت یەکێ لە ئارزوگەل من ئەمە بوو کە ئامۆزشگایەکم بێ ئاکادمیک موسیقیم بێ شکر بۆخوا ئەم ئاکادمیە چەند ساڵەیسا تەسیس کریاگا بە نایە فرەخۆشەوە ئاکادمی موسیقیە کانگای لاوک و حەیران ناوەکی خۆت بەڵێ خۆمێن خابم کرد لاوک و حەیران یەکی لە خۆشترین ناوگە لە بە نەزەرم بعد ئارزومەوە بوو کە بتانم ئەو کەسکەلەی کە بالاخەرە لە حەز ماڵیە و توانای ئەویانە نییە لە کلاسەکان شرکتکەن بتانم ساپۆرتیانکەم دەسەڵاتێکم بێ کە بتانم بە سوورەتێ ڕایگان ئاموزشیامم شکر بۆ خوایرە لێ دریا و ئێمەش گەین بۆ هەدەفمانە فرە کەسکەل تێن بۆ ئێرەمە هیچ هەزینێکیان لێ ناسێنین لێرە فێرەون چەند ساڵی ژێمە هەر مەراسممان هەر بە ناو لاوک و حێران و بەنوان جۆنگە شادیە حێران بەرگوزار کرد بۆ مناڵگەل بێ سەرپەرست شار سنا لێنیشەر ئەلامان کرد کە هەر کەسێکە زانێ ناتانێت لە لەحاز ماڵیە و بتانێ خۆی ساپۆرت کات و بێتە سەر کلاسەکان بە سوێت ڕایگان ئاموزشیان.
دەمەوێت ئەو پرسیارە لێ بکەم و ئەوە بزانم کە لەو کاتێک کە دەستت پێ کردو هەتاوەکو ئێستا لەو کار و چالاکیانی لەو شتانی کە تێکۆشاوی بۆی و بەدەستت هێناوە تەواوی ئەو هونەرەی کە ساڵانێکە زەحمەتت بۆ کێشاوە تا ئەم مەرحەلە و قۆناغەکی هێناوتە لە خۆت ڕازی بوویت؟ بۆ قبلەن ئەرێ وەلە ئیسەنا چۆن قبلەن کارگەل موسیقیم فرە بوو وەلە ئیسەنا چۆن خەریک کارێترم لە کنارکان موسیقیەکەم و کارەکەم ڕێزی فاسڵەم گرگە لە فەزای هۆنەری وەلی لە سەرجەما بۆ کارگەلێکە ئەنجاممدا بۆ نەتیجەگەلێکە گردگمە ڕازیم لەو بابەتەوە کە فعالیتم کەمەوە بووگە ڕێزێک ناڕازیم لە دەست خۆمەوە ئیشەڵا بتام جبرانیکەمەوە ئینشاءڵڵا باشە وەکو خاتونێکی سەرکەوتو وە گەنج لەنێو ئەم کۆمەلگاکە مەشغوڵی ئیشی هونەریت زیاتر ڕۆژانە بە درێژایی ئەم چەند ساڵەکە کاتی خۆتت تەرخان کردو بۆ هونەرەکەت کێ بە بەردەوامی پاڵپشتی کردی وەکو خانەوادت وەکو بنەماڵت و چۆناهی بوو ئەم متمانەی خانەوادە و بنەماڵت توانی بەدەستی بێنی؟ خب بالاخره تا خانواده پشتیبانی نکن بنیام نتانه موفق به چون لمکانێک زندگیەکە کە شەو و ڕۆژها لە ارتباطاتەکە چەند نەفەرە واقعا من دایک باوکم فرە کومەکمیان کرد خۆی شکەم بالاخره من كل مراحل زندگیم لە قەبلەوە کار موسیقی بوو جۆرێ بوو کە چەمەدانێکم بوو ئەچوون بۆ تارانە هاتمەوە چەمەدانەکەم پڕ چەمەدانێترم هەڵەگرە چوون بۆ بەندەنەزەلیە هاتمەوە ئەچوون بۆ سەقل لە سەقزە هاتمەوە بۆ شارێتر کولن لە هاتوچوو نابووم بالاخره تاو خانواده پشتیبانی نەکەن ئەو حساسەتەمادە منتەقڵ نەکەن بە من نەمەتانی کاوا کار بکەم ئەو چتگەلەکە مەشیای بیانوتایەت و فێر بووم ڕاهنماییمیان کرد باوکمەوە چتگەلەکە مەشیای بەمزانیایەت و بم خستایەتە بەر ڕێگەی خۆم گوشدەدی پێم کرد و میش پایبەند بووم بە هەرەوانە و توانیم چەند شار و چەند جێگەکە چووگم هەر بۆ حساسەتمادەوانە تەکیەکەم و بچم کارەکان منجام بم بە دروستی و بێم و ناو ماڵەکەی خۆم. زۆر باشەمێ ڕاد لەسەر ئەم قسەیکە یەکەم وەری بگرم ڕێی تو وەکو خاتونێک وەکو کچێکی گەنجێنە کۆمەلگا ئێمە هەروەکە ئەزانین لە زۆرێک لە بوارەکانی هونەرەوە خانەوادە و بنەماڵە پاڵپشتی کچەکانیان ناکەن یاخود پاڵپشتی هاوسەرەکانیان ناکەوێت کە لە قاڵب و دنیا هونەرا دەربکەون تۆ حالیان لە سەردەمی ئێستا پاڵپشتی خانەوادەکان یاخود هاوسەرەکان بۆ ئافرەتەکان بۆ کچەکانیان چۆنیە بینیت؟ جديدا كفرة خاص بوجا شرايط نسبة بقبل هرشتيك مخصوصا بو كنيش بالاخره نبال بشتيك ريانا إجازة كأدريا بي ولا إيسا خاصتر بوجا فزان موسيقي باستر بوجا كلاسيكا ليكا هسر خانواده كا خويانا چن أولا قنشانا كمنالا كيان ثاني كاربكا موسيقي فير بي هاوسەرەکان ئەمە فرێک لە هونەرجووەکان متاهلن مناڵیانەس ئەبینم کە شوەکانیان تێتە بەردرگای مۆزیشکان ناو ماشینەکە مناڵەکە نگات هێرێ کە دایکی بێتە سەربتانێ تەدریسەکەی بگرێت و بڕێتەوە بۆ ماڵەوە ئەیسە فرە شەرایەت خاص بوو لێ خۆ هەمیشە ژنانە و فەزای کاکە کەسکەلتر تەسمیمی بۆگرن و ئەگەر ئەو پاڵپشتیە نەوێت واقعا ناتانێت چۆن بالاخره لە بین یەک نەفەر و ئەو ئەلاقەی خۆیە گیرەکە یا مەجبورەکە ئەو ئەلاقەی خۆیە تەرککە یا ئەوەی کە بە زۆر ئەو شتێکە حەزی پێکات ئەنجامی نات بالاخره ئەوەی کە بتانن و حساسمادە منتەقڵکەن بۆ ژنە ئیجازە بن کە ناو جامعە وەک پیاگی ڕاحەت بتانێ بێت و ئەچێ و بالاخره فرە مهمە فرە خاسە وەژن خۆدوک و خاتونێکی سەرکەوتوو لە مەجای خۆتایان خۆت لە مەجای هونەریەکانی کە توانیتە دەستی ئافرەتێک بووری خاتونێک بگری پاڵپشتی بکەی حمایەتی لێ بکەیت بۆ نمونە خانەوادەکەی بنەماڵی هیچ پاڵپشتی و حمایەتێکیان لێ نەکردووە هاتۆ ڕووی هێناوە بە تۆ داوای کردو کە تۆ پاڵپشتی بکەیت توانیتە هانی بی توانیتە هاوکاری بکەیت بووگە وەڵڵاه هونەرجومان بووگە کە خۆی حەزی کردگە بێ بۆ کلاسدە فۆ لە خانوادەی ئیجازەیان نەداگە بالاخره ئێمە داوەتمان کردگە چەندین جەلەسە کە خانوادەی بێن بۆ ئێرە بیوینن فەزاکە بزانن کە چۆنە جۆرێ بوو کە چەند جەلەسەیش هەتا دایکی هاتێکیا کە بۆ تەک فەزاکە ئاشنابێ خۆی بعد ئەلایقەی پیا کردو هەر تەکەنچکەکەی هاتە سەر کلاس بۆ سریکی توانیمە کە بمە کومەکێ بۆی کەپتانێ بێتەوە بۆ کلاس بۆ سریکیشی نەواقعان خانوادەگە لێ کەس کە بە هیچ جۆری ئیجازە نان دانە هونەرجووەکانم تا زمانێک کە مجەڕەد بوو فقط جز ئارزوەکانی بوو کە بێ بۆ کلاس بعد خانوادەیان هەر زمانێک کە زواجۆ کرد ئەگەر شوەکەت ئیجازەیدا تانی بچی بۆ کلاس ئایسێ زواجی کردگە ڕاحەتی شتێ بۆ کلاس ئەویشمانە بووگە کە واقعان خانوادەی ئیجازە نان باشە ئەوانەی بنەماڵانەی خۆد و هاسارانەی کە ئیزن نایەن بە هاوسەرەکانیان یاخود کچەکانیان کە بێنە ناو مەجال و دنیای هونەریەوە بە تایبەت جەربکەون هەنی بیرروباوەڕی هەڵەی ناو کۆمەلگا کاریگەری لەسەر ئەوان دروست کردا بۆ منە کاڵن شتێکی جوانیە نشیاونیە کە ئافرەتەکان بێنە ناو دنیای هونەراوە دەربکەون دم و چاو و فەیسی خۆیان دەربخەن
تۆ زیاتر لەم مەجاڵی خۆتە هۆکار و سەبەب لە چیە ئەیبینیت ئەوەی کە پاڵپشتی ناکەنەوەی کە ئیزنان ئیجازە نایەن پێیان لە خەرمە فرە گۆستەر دەستی ترێمە ناو جامەیەکە زندگیەکەین کە ئەم ئەتقادادە هەست و واقعانەوەی کە بتانی ئەوەزیشی بکەی لە خەرە کاریگەرەکە وەلێ اشتبا لە بنەڕەتەوە اشتبا سێمە فرە شتمانە فرە مەسەڵەن خانوەکان هەن کاچنە بانسن ئیجازەیان نییە ساز لێبن ئەوە کە بەحسی فرست واقعان قسەکردن لەسەریشی نازانم هەر لە بنەڕەتەوە فێرکراوین وا بە ئێمەیان وتووە کە جوان نییە کە باش نییە ئافرەتەکان دەرکەون چونکە ئەبێت و کۆمەڵە کێش و گرفت ناو کۆمەڵەکە هەڵە و بیر و باوەڕێکی نەجامەوەی جازە خانمەکانە ئەوەی کە خانوادەی جازان خۆ لە خەرێژم ژن واقعان مەحدودیت گەل فرێ سەردانە دانەشەی گشتی ڕەت کات هافتانێ بگێتەوە نەتیجە هەموو کات ئاماژەم پێیاوە لە هەرچی مەجالێک بەتایبەت مەجالە هونەریەکان ئەگەر ئافرەتێ بیەوە دەرکێ ئەبێت دوو ئەوەنەی پیاوەکە هەوڵ با بە ئەو شتێکی ئەوێت زۆر باشە ئەمەوێت لە کۆتایی بەرنامەکە سێ دواساتەکانی بەرنامەکەم پێشکەشەکەین قسەی کۆتایی خۆت وەکو دەردەدڵێک کە ما بێت لە دڵتەوە بتەوێت لە بەرنامەکە باسی بکەی بۆ کامێرا بۆ بینەرەکان ئێمە باسی بکە ئەوەڵ نازام شاید دوای چەند ساڵە و کە من خەریکم کار موسیقیەکەم ئەمە بەیان کردوێت ئەوەڵبارە کە خەریکمەمە ئەیژم شاید جەر بێتە ئاخر باوە لێ ئومیدوارم کە نەتیجە بگرین نەتیجە بگرم من چەند ساڵەکە کار دەفەنجامام تقریبەن 20 ساڵ فرەترە ئەوە لێ خۆ 10 ساڵیە کە کارەکەم ڕەسمیە و بە سوورەتێک کە گشتی ئەم ناسێ تواو جێگەگەل خەیریە من ئەناسن 99% خەیریەگەل ئۆستان کورسان من ئەناسن و وەزان کە کار خەیری ئەنجامام بعد عضوێ مؤسسەی خەیریە مهراوەران بووم عضوێ هەیئەت مدیریان بووم هەر ئایسێشە کە خەریکم قساکەم بێەوەی کە ئەسڵان کەسێ بزانێ ئەو خانوادەگە لە کین فرێک لە ڕەفێقەکان ئەتمادیانست بە من ئێژن کە ئەم کارە تۆ جێبەجێ کە بۆ ئێمە تۆ خانوادەکانە ناسی ئەنجامی بە بۆ ئێمە من واقعان بە بۆن ئەوەی کە فەردێکم کە کار هۆنەری ئەەکەم ئەم ناسن ولی بینی کە فرێک لە ئێسپانسەرەکان ئێمە مسابقەگەل جەشنوارەگەل نشەستگەل لە موسیقیە بینی شاید واقعان جێگەی و چەند نەفەرە ئەو مەکانە نەوێ کەسگەل لایەختریسە من خۆم نایژم فرە کەسگەلتر لایەختر بن کە لەو جێگە بەهرە بوون لەو جێگە بڕنەبان لە کشوەر خۆمان بڕنە دەرەوە لە سلێمانی شاگەلتر کە کوردجوانی هاتیە بالاخره بتانن کارکن فعالیت کن ولی بۆ ئێمە وانۆگە بۆ من یەکی وانۆگە مثلا هەمیشە ئەمینم کە تا دقینەوەی شاد بچێ داوت کریاگە لە من واقعا توا گروهەکان بە من ئەو حسات مادیانە بوو گۆداوتیانکەگە ولی لە نەهایەت ئاوینی کەسکەلێ جایگوزینەون کە ئەسڵەن بنیان وەختی دانیشێ مقایساکە نازانێ کە بێژم باند و باندبازیە ارتباتە من واقعاًم گلەیمە دوای چەند ساڵیانێ هەر بارکە ئیژن دوورۆ گرگە فعالیت ناکەی بەبوون ئەم چتۆ بوو کە من واقعی تر دوورم گرت لە فەزای هۆنەری ئەومە لە خۆم عادی کە بتانم ئەم کار هۆنەریمە بە کشوەرگەلتر منتەقڵکەم بڕم تەک ژنگەلێک کاکەهانە کشوەرگەلترا شارگەلترا بتانم کار موسیقیان جام بم بلم متەسفانە ئیجازە نان یعنی ئەو مەکانگەلە کە ئەزانن ئەو نشەستگە لە هەست ئەسڵەن بە ئێمە خەبەرنان کە بتانین ارتباط بگرین تەکەوە کەسگەلە ئەمە دەردڵی بوو کە من واقعا دوای چەند ساڵە وتمە ئینشاءڵڵا کە ئەتەوێ بەدەنی ئەو کەسانەی کە ئەتەوێ بگات ئەمێت کۆتاپرسیارم بەمە کۆتای بێنم بە بەرنامەکە 5 ساڵی تر لە داهاتووت لە بواری هونەرەکەی خۆتەوە خۆت لەکوێ یابینیت من ئارزوومەوە بوو کە بتام ئامۆزشکایەک موسیقی لێبم ولی ئەم ئامۆزشکا موسیقی مەکە لێدا فعلەنەوە حسە لە دەروون مارزانەوە حەزەکەم واقعا ئامۆزشکایەک فرە گەورە بێت و ئەو دەستڕەسیمە بێ کە بتانم چەندین ئوستاد بگرم کە بتام ناڵە بێ سەرپەرستەکان ئاموزش بن چۆنیسە متەسفانم ئاموزشەکە من لێرە ئەیەم فقط بوو کلاسەکەی خۆمە ئۆستادگەلێک ترکەتێن ئەگە 10 دانە هۆنەرجووبی یەکدان هۆنەرجووبێ متەسفانە موسیقیگەل تریشەس ئەشێ ئەو حەق و زەحمەیانە پەرداخت بێ گەرەکمە ئەم چتە ئیشەڵڵا کالم چەند ساڵتان ئاموزشکایەک لێبم و نەپوڵم بێ کە بتان وانش ساپۆرتکەم کە مناڵەکان تریش بتان ئاموزش ئینشاءڵڵا هەر ڕێگات کراوە بێ نمونە زیاد بێ دڵخۆشم بە چاپێکەوتنی ئەمڕۆ هەر خۆشحاڵ و لاشنایتان ئەزیزین ئینشاءڵڵا کە لە داهاتوویە لە داهاتووی زۆر نزیکە لە شوێنهایکی زۆر بەرزتر ببینم هەر سەرکەوتوو ئەزیزین خۆشەویستانی من سپاسانەکەم ئەمڕۆژ هەتاکوونێ کۆتایی بەرنامەکەمان بە دیاری شاشە و بەرنامەمانەوە دانیشتن هەتاخوا ئامادەکردنی بەرنامەیەکی تری جوانی بەرنامە جوان و تایبەتەکەی ڕەنگاڵە هەمووتان بەخوای گەورە سپێرم هەر شاد و بەختەوەربن